سڵاتان لێبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تەوریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ وەکو هەموو هەینیەک تەوری بەرنامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە بابەتێک قسە بکەن هەروەها لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالەتیڤ دەتوانن ڕاوتی بینی و سەرنجەکانی خۆتان بنێرن. یەکەم پەیوەندیمان کاک عەلی لە گەرمیانەوە. فەرموو کاک عەلی. ئەم کاتەوە کاتێکتان باش. زۆر سپاس دەکەین کاک عەلی، فەرموو. دەستخۆشین پاکەتان لێکەم. سپاس دەکەین. ئەم کاتەوە هەموو کاتێکی ئەوە و سەرجەندی سەرانی کەناڵی نالیا باش. زۆر سپاس کاک عەلی. کاکە جا من بە نسبەت ئاوی کفیەوە قساکەم. بەڵێ فەرموو. کاکە جا ئەو سارەی کە حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئاو داناوە زۆرە بە هیچ کەس نابرێت لەبەر ئەوەی ئەو دۆمانەیە لە کرێخانوایە ئایا ئاو بدا کارەبا بدا مۆلیدە بدا کرێخانوو بدا ئەی برا چۆن چارەسەرە بێت. حکومت يعني أبي حكومت صعب بخاون بقى نقضي روتينته. بەڵێ کاک عەلی. بەداخەوە پەیوەندەکەی پشڕا ڕاکان لە بەردەڕەشەوە. فەرموو کاک ڕاکان. ئەم کاتت باش کاکسۆن. زۆر سپاس دەکەین کاک ڕاکان. باش کاکسوان. زۆر سپاس دەکەین. فەرموو. من سپاس دەکەم کاکسوان لەسەر تەوەش بە ڕێزمان جەلال. بەڵێ. هیوای سەلامەتی بۆ دەخوازم، هیوادارم بە شێوەیەکی جوان بگەڕێتەوە ناو خاکی کوردستان. ڕۆحم بە قوربانی مام جەلالی بیت. ئەوەندە عەمری منیش هەیە ئینشەڵڵا بۆ مام جەلالی بەڕێز. کاکسوان هیوادارم هەموو کوردستان دوعای لێ بکاتن. بەڵێ. هیوادارم هەموو کوردستان دوعای لێ بکاتن، هەموو بە سەلامەتی بگەڕێتەوە ئینشەڵڵا. چکو هەر تاکە کەسەکە لە عێراق مام جەلال ڕێک بێشێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. شکر لە کەس نەزانەوە. فەرموو کاک شکر. بەڵێ ئەو کاتت باش کاکشوان. زۆر سپاس دەکەین کاک شکر. فەرموو. تا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. بە باش بە خۆشحاڵیش بووم کە تەوەرەکەتان کراوە بۆ ئەمڕۆ چکە ئەگەر بابەتیانە وا ڕەنگە نەماتوانی بابەشداری بکەین. بەڵێ فەرموو. بەڵێ کاکشوان من دەمەوێت تیشک بخەمەتەر ئەو بەرنامەی دوێنێ بەرنامەی بە بەرنامەی ئەوایە لەگەڵ پارێزەرەکە و ئەو کاک عەبدوڕەزاق کە بەرنامەی تەبا و ناتەبا. تەبا و ناتەبا بەڵێ نورە ناوەکەیم لێویرچی بوو. عەلا کولین جەنابی پارێزەر من لێرەوە لە خوا داوا دەکەم وەسپاسی خوا دەکەم کە جەنابی پارێزەر لە یەکێک لە دۆسیەکانی دادگایکردنی سەدام حوسێن و عەلی کیمیاویدا بەشداری نەکرد. ئەگەر نا ڕەنگە لەو کاتیدا بە بێزەمیرانە و بە بێویژدانانە حەقی بداتە سەدام و عەلی کیمیاوی کە ئەو ناوچانەی کوردستانیان بە عارەبکردن کرد و دەیانویست هەموو کوردستان بە عارەبکردن بکەن. ڕەنگە زیاتر ئەو لەنگیری ئەوانی بکردووە کە دوێنێ تیشکی خستە سەر ئەوەی کە دەبێ جەنابی سەرۆک ئیجراعاتی لەگەڵ بکرێ. ئەگەر باتە ئەو بەڕێزە دەسەڵاتێکی باڵای لە کوردستانە هەبووە ڕەنگە جەنابی سەرۆکی ڕادەستی دژمنان بکردە لەسەر ئەوەی کە جەنابی سەرۆک بە حەقی شەرعی ئەو میلەتەی زانی، بە حەقی مێژوو جغرافیای ئەو میلەتەی زانی ناوی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانی هێنا. ئەوە ناوچەی کوردستانینە بەڵێ لە دەرەوەی هەرێمی کوردستانن. بێگومان دژمنانی ئەو میلەتە دژمنانی ئەو گەلەی ئێمە هەمویان دەزانن کە ئەم ناوچانە ناوچەی کوردستانن. بۆیە ئەوانە لە مێژوودا غەزیان کردووە و هێزیان هێناوە و بە عارەبکردنیان کردن و ناوچەکانیان دابڕاندووە هەتا کلتور و زمان و ئەدا و نەریتی ئەو میلەتیان گۆڕیوە لەو ناوچانەدا. بەڵێ کاک شکر. ئەم بەڕێزە چۆن مافیدایە خۆی و گوتی دەبا ئیجراعات بکرێتن لەو مەسەلەیەدا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک. شۆڕش قادر معرف دەڵێت داواکارم لە NRT بەرنامەیەکی تایبەتی هەبێت لەسەر بەڕێوەبەر و یاریدەدەری قوتابخانەکان. ڕێبەند جۆن دەڵێت ئیشەڵا مام جەلال چاک دەبێتەوە و چونکە دوژمن نابێت سەرۆک کۆمار بێت واتە عەرەب چۆمان عومەر. دەڵێ من نازانم چی بەم حکوومەتە بڵێم لە کاتێکدا کە ئەو هەموو بەڕەپارەیە بە خۆڕایی خەرج دەکا و کوڕەمەسوولەکان سەرفی دەکەن کەم ئەندامانیش بەم دەردە دەبن. لوقمان لە بازیانەوە. فەرموو کاک لوقمان. ئەم کاتتان باش. زۆر سپاس کاک لوقمان. فەرموو.
کاکە من دەستخۆشی لەو برا پێشمەرگە بە ڕێزانەکەم کە تاکو ئیسا لەو سنوورانەوە و بەڵێ دەستخۆشی لە بەڕێز کاکسیدادی شەکەمە تاکو ئیسە لەناو پێشمەرگانەوە و پێشمەرگەیەکە ویست کە خۆی بە مەسوولیش نازانێت زۆر دەستخۆشی لێ یەکەم. بەڵێ کاک لوقمان. داوای کارم لە کارەبای بازیان زۆر خراپە کاکە وەڵای بووە بە ترابلایت لەمای 10 دقیقە پێنج جارە کوژێتەوە هیوادارم چارەسەرێک بکەن دارەی کارەبای بازیان ژێوی لە ئێمان بێ بەڕاستی کارەبای بازیان وەزعی زۆر خراپە. بەڵێ سپاس بەڕاستی بۆ بە ترابلایت یاوە تۆ شتەکان بکوژێنینە لە 5 دقیقە ئینوان بۆک. بەڵێ سپاس بۆ کاک لوقمان لە بازیانەوە. تاهیر لە بنەسلاوەوە فەرموو کاک تاهیر. بەڵێ کاک تاهیر گوێمان لە دەنگتە فەرموو. ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێک. ئەنیستاد تەوەرەکەی جەنابتانەوە لەسەر ئەو کە بەکراوەیە باشتوای کە بەکراوەیە و خۆشحاڵی بەڕاستی لەبارەی سەر و کۆمار و ئەو ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتمانی کە تەلەفۆن بۆ جەنابتانەکەن و وابزانمەوە دووسێ ئێوارەیە لەسەر ئەو تەوەرەیە ئاینە حساب ئەوان قسەیەکەن وەکو لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستان و من پێم خۆشە ئەوە بزانین کە بە تایبەتی لە کوردستانی خۆمان سەرکردەی چاک و بلیمتمان هەبووە هەمویان سەرکردەی باش بوون و هەمووشان سەرکردەی چاکن و لە مێژوویشان ناویان تۆماتراوە وەمە ئەم جەلاریش ئەگەر خوا نەکردا شتێکیش ببێ و یەکێک لەو سەرکردانەیە بێت کە لە مێژووە ناوی ئەبێت تۆمار بکرێت ئەمە شتێکی حاشا هەڵ نەگرا و لە پەنای ئەوەیشە ئەوان نابێت بە ناومێدی سەیری وەزعەکەی خۆیان بکەن. بەداخەوە پەیوەندەکەی پشرا سامان لە زاخۆوە فەرموو کاک سامان. زۆر سپاس کاک سامان فەرموو. تەوەربەکیە کە بزانم بەڵێ بەڕاستی من بە بەڕامێ تەواو نەتەوا و من گەلم حالێکی ئەس پەیوەندی کرد بەس لێ مخابم پەیوەندینەکە ئەس حەزکیم بڕێکا بەرنامەتە ئەس چەند ئاختنەکە سەوی بۆ بەرنامەی پێشکەش بکەم. پارێزەر بەشتۆمی نظامنامەکی وە طەلێبی منظامم چاوە جرعەت داخە گەلێکی پشەما دلێکی بەفرە و ئاجاکە عادی گوت سەروی بێت بێتە دادگاهکردن لە پرسی بەدگاهکردن ئەنظام حتا چه ڕادێکی ویچی بەلگەهێنا و چا سەرمین کو سەروی کردن بێتە دادگاهکردن لێ مخابن کو کەسێ وەسابێن سەقناڵتە ئێنارتی ویشی و قەسەیکی بکەن مخابن کەناڵێکی کوردیە و کوردپەروەرە و هەمی کارمەند و کاربەدەستی کوردن و سەرخوا کوردستان کەماڵاتی بکردن کابراکی تلفن کرد و محسکی کسکی شوفینی آد برای دانستان کردن به اشخاص بینم پارێزەر بهتون کسکی شوفینی او نخ یعنی داخل از دخات نکن کسکی شوفینی نوشت که خب شوفینیه لی مخابن بخور مخابن بو کسی تکبی و بینسر کنالا پیش شوی تهدید الحرم يمكن السريكي بك جهد وكي في كردستان يعني النبلي في كردستان بجين حكي خا كردپرور بين دیگه با برابانیش کرداتی که تشترکی که تو همین سرکانه هم سرای بارزانی بله کارسان خواهی کنده که سبانه مروی تا ایوان آش کردستانی که با داری دمی و باش بله سپاس بۆ پەیوەندەکەت دیلمان هەڵەبجەیی دەڵێت هیوای چاکبوونەوە بۆ سەرۆک مام جەلال دەخوازم بە هیوای زوو چاکبوونەوەی دەستخۆشی لە ئێوەش دەکەم بۆ بەرنامە جوانەکانتان بە تایبەتی بەرنمەکەی کاروان شێوار هەروەها محەممەد عەبدولکەریم دەڵێت کارەبا لە هەولێر زۆر خراپە لە چاو دهۆک ئیدریس قەڵاتزێیی نووسیوێتی تەنها شتێک شایانی باس بێت دروستبوونی کۆیلەیە. بڵند لە بازیانەوە فەرموو کاک بڵند. باشی بەڕێز زۆر سپاس کاک بڵند فەرموو. بڵند لە سیروانەوە نەک بازیان. ببوورە کاک بڵند لە سیروانەوە زۆر باشە فەرموو کاک بڵند. بەداخەوە پەیوەندەکەی پشڕا باوکی مەلا لە چەمسەماڵەوە. کاکشوانجانم کاتۆ باش. زۆر سپاس باوکی مەلا. فەرموو. کاکشوانجان باوکی پەنا نەک باوکی مەلا ببوورە. داوای لێبوردن دەکەین فەرموو باوکی پەنا. کاکشوانجان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم بەڕاستی کەناڵەکەتان بۆکە یعنی چەترێک بۆ ئەو هەموو خەڵکە کە بێوێ باسی معاناتی خۆی بکە و باسین کە بەڵام من ئەمە سەرەتا لەسەر ئەو لێ مام جەلال بڕۆم بەڕاستی سەرۆکۆمەڵی هەمومان هەر کەسە لە ماڵی خۆیەوە یعنی ئەوە بکاو لە خوای گەورە بپارڕێتەوە کە خوای گەورە شفای عاجلی سەرۆک تاڵەبانی با بگەڕێتەوە ناو خاکی هەرێمی کوردستان و خاکی عێراق چونکە
بەڕاستی تەنیا ئەو ئەتوانێت کێشە و گیر و گرفتەکانی عێراق چارەسەر بکات و پێم وابێت هیچ کەسێک نە لە ئێستا و نە لە ئایندەدا ناتوانێت جێگەی تاڵەبانیمان بۆ بگرێتەوە کە لە ئێستاش تا لیستی عێراقیە وابزانم داوا ئەکەن ئەڵێن ئەبێت لە ئێستەوە جێگرێک بۆ سەربانی بۆ جێگرەوەی سەر و کۆمادا بنێ. بەڕاستی من حەز دەکەم برایانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسەکان ئەوە ڕەتکەنەوە لەبەرەوەی هێشتا ئێمە بە خۆشحاڵیەوە بێ ناومێت نەبینەوە ئینشەڵڵا هەڤاڵمان جەلال بە ساغ و سەلامەتی بە تەندروستێکی باشەوە ئەگەڕێتەوە. اینجا ئەمە لەسەر شتێکی کەش بڕۆم لەسەر سەردانەکەی کاک مەسعود و هەروەها شێخ زەفەر بۆ وەزیری پێشمەرگە بۆ ناوچە جێناخۆکەکان بۆ سەردانی پێشمەرگە. بەڕاستی سەردانی ئەوان هیچ شتێکی وای نەکردو. یعنی ئەو سەردانە من چی لە وەزیری پێشمەرگە بکەم و یا سەرۆگەرێم بکەم بێ بۆلا چی قازانجێڕەکەم سەرۆکی هەرێم و وەزیری پێشمەرگە ئەگەر ڕاست ئەکەن نەسەر سەردانی پێشمەرگەکەن بەڵام شوێنەکانیان بۆ چاکەن و موچەکان بۆ چاکەن نەک بچن سەردانیکەن و پێنجەقە لە لای پێشمەرگە بە سەریانە بگەڕێن و بێنەوە ناو کۆشک و تەرارەکانی خۆیان و زۆر سپاس شەکەم و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. لە سەر فەیسبوک ئەرکان ئەنوەر قانونی نسوویەتی بەڕێزان فریای کەلەکچی بکەون ئەگینا قڕ و لیتا و لەگەڵ خۆیدا دەیبات ڕاستۆبلو ڕۆست دەڵێت ئەوڕێک لە حاڵی پێشمەرگە بدرێتەوە کە ئێستا لە سنگەکانی شەڕن نە شوێنیان هەیە نەخواردن. سامی عەبدوڵڵا نسوویەتی من وا بەباشی دەزانم کەناڵەکەتان بەرنامەی ئاینی زۆری هەبێت چونکە زۆربەی خەڵک سەیری کەناڵەکەتان دەکات. شوێنەیە لە سلێمانیەوە فەرموو شوێنەخان. زۆر سپاس شوێنەخان. بەڵێ فەرموو. ئەمە لەسەر وەزارەتی پەروەردە قسە بکەم. تەلەبەیەکی پۆلی 12 و 3 ساڵم لە پۆلی 12 پار بەس بۆ 3 دەرس گەڕامەوە بۆ ئەم ساڵ کە هەموو زۆربەی خەڵک بۆ 2 دەرس کردیان بە سیستەمی عبور و ئەم ساڵ بەدە و 2 دەرساکەنەوە کە هیچ حکوومەت هیچ شتێکی بۆ ئەو تەلەبانە نەکرد کە 3 سەفریان هەبووە. سەرڕای ئەوەش کە ئێمە بووین بە 3 ساڵە هاتن 3 دەرسی سەرەکیان گۆڕی ئینگلیزی و فیزیا و ئاین. ئەم دەرسیان گۆڕیوە کە من تەلەبێت بووم پار لە ئینگلیزیا بەرزترین دەرەجەم هەبوو ئەم ساڵ هەر نازانم ئینگلیزی تازە باسی تێکات گوناحی سم نییە لەوەیە فیزیاکەم گۆڕاوە عینەن سف بۆیە داواکەم یعنی ئەو هێستا ئێستاش ئەو 3 سفرەمان بۆ بکەن بە عبور هەر قازاندمانە کە بەڕاستی وا بڕوە تەلەبی 3 ساڵە ئەم ساڵ زۆر فاسی لەبێت. ڕەنج هەموو ڕەنجێکیشمان بەزارڕوا من دیسان دانیشتمەوە 3 دەرسی تازە سعی بکەمەوە و تەلەبەی 1 ساڵە بە شەرتێ ئەو مەنهەجەی سەنڕایزە ئەبێ لە بنەڕەتەوە لەگەڵ یا بڕۆی من لە چوارەوە لەگەڵ سەنڕایزە نەهاتم بڵین لە پۆلی دەوە هەتاوەکو ئێستا کەوتومەتە سەر کتێبێک کە بەخوا یعنی نازانم باسی تێکە و نسبەی نەجاحی مامۆستاکەش لە 0 بووە ئەم ساڵ لە مەکتەباکە من مالیدم 1994 یعنی لە مەسائی دەوامەکەم ئەوە یەکەم دووهەمینیان نیانگەڕانینەوە مەکتەبی ڕۆژ کە قەرارێک هاوتیانەوەی لە 24 ساڵ کەمترە بێتەوە مەکتەبی ڕۆژ ئەوەشیان شمولی ئەمی نەکرد. بەڵێ شوێنەخان 2 ساڵتان بڕیوەوە داواکاری نەگەر ئێستاش ئەو 3 سفرمان بۆ بکەن بە عبور ئێمە هەر مەمنونین چونکە بەڕاستی جانمانە خۆتە من. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە سلێمانیەوە باوکی کەیوان لەگەڵمەدایە فەرموو باوکی کەیوان. زۆر سپاس باوکی کەیوان. سپاس دەکەم. کاکەگیان پێشنیارێکم هەیە بۆ سەرکردایەتی کورد بۆ سیاسەتمەدارەکانی کورد یەکەم هێزی پێشمەرگە باشتێبە لەبەرەوەی ئەوە هێزیەکە ئەتوانێت بەرگریکە لە هەموو وڵات ئەتوانێت ئاوای کوردستان شەکاو بکات لە هەر سەربازەکەی کوردستان هێزێکی یەکگرتو تۆکمە دروست بکات بابە وپای ئابووری ئاڵاوگەیەکی بەقەوە دروست بکات پێویست نەکات و تەمەنی لە عێراقەوە بێنین ئێمە نەوتەکەی خۆمان بە خۆڕایی نێنینە دەرەوە خۆشمان لێرە میلەتەکەمان چاوەڕوانی نەودەکات داهاتی کشتوڵی گوندەکانمان سفرە بە ئەقاری گوندەکان کرێ بە 30 میلیۆن و شارەکان هەر بۆستێنرێ ئەو وا باشترە تۆ دامی کشتوکاڵی بە قەوەتکەی بتوان لەسەر قاچی خۆت بوەسی هێزی پیشەسازی بە قەوەتکەی کەرتی پیشەسازی و کشتوکاڵ بە قەوەتکە کوردستان چەند ساڵ لەمەوە پێش بەس خۆی خۆیژیان خەڵکی لادەکان بە مەڕی خۆیان بە گەنم و کشتوکاڵی خۆیان ژیان هیچیشان لە حکومەت وەرنەهاتر ئەگەر بەیەک من بە گوندەکان بتوان کەرتی پیشەسازی بە قەوەتکەن هێزێکی پێشمەرگەی تۆکمە بە قەوەتکەن نەک ئەو پێشمەرگانەی کە کەس و کار و بلای ئێمە ئێستا لەبەرەو بارانە مانگی 300,000 هەیە بەڕاستی گوزەرانی ژیان و ماڵ و مناڵیان بەوە ناڕوا ئەبێ هێزی پێشمەرگە تۆکمە بکرێ لە ڕووی
لە ڕووی سیلاح و لە ڕووی ئابووریشەوە وڵاتێ باەک نایە یەکەم بەهێز دووهەم بە ئابووری ناتوانێت لەسەر قاچی خۆی بۆسێ ئەشتێ ئەبێ هەردوو لایەن وەکو یەک ڕابگرێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. حکوومەت هیوادارم هێزێکی تۆکمەی سەربازی کورد دروست بکەن و بنیەکی تحتەی بەهێز بۆ ئەم وڵاتە دروست بکەن بواری کوستوکاڵ و بواری پیشەسازی کە نەوتە سەرچاوەی داهاتی ئەمڕۆیە گەورەترین تەتەوەرە بۆ زۆر باشە باوکی کەیوان سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت کارزان لە سلێمانیەوە فەرموو کاکارزان. بەڵێ قوربانگیانم کاتێ باش زۆر سپاس دەکەین کاکارزان زۆر سپاس دەکەم. دیارەتەوەرەکەمانە سەر بەڕێزام جەلالە. بەڵێ کاکارزان. کاکە زۆر سپاسی ئەوە شەکەم بەڕاستی ئێمەی کورد ئەو پێشمەرگە خارەبانەی کەوا چەندەها ساڵەتی ئەکۆشێ بۆ میلەتەکەی ئەمڕۆ هەر لە پێناوی ماندووبوونی میلەتەکەیە تووشی ئەو نەخۆشیە بووە هیوادارن لەخوای گەورە بە زووترینی کات بەو دوعای کە ئەستە من لەم دەقا بۆ یەکەم خاری سێژ لە مزگەوت قورئانم هەڵگرتووە هیوادارم لەخوای گەورە بە زووترینی کات شفای خێری بۆ بنێرێ. من لێرەوە سێ دەڵێم ئەگەر ببێت هیوادارم بەڕێزمان جەلال هەر ئەندامێک لە ئەندامەکانی پێویستی بە ئەندامێکی منە من بە دڵنیاییوە بە دڵێکی فراوانەوە ئەو ئەندامی خۆی بدەمێ و هەدەیە بە بەڕێزمان جەلال هیوادارم لەخوای گەورە بە زووترین کات بگەڕێتەوە ناو میلەتەکەمان چونکە میلەتی کورد ئەمڕۆ پێویستی بە بەڕێزمان جەلالە بەڕاستی تەوازنی کورد و شیعە و سوننە و هەموو حیزبەکان لە کوردستان و لە عێراقا بەڕێزمان جەلال ڕایگوتووە هەندێک خەڵکی ئێستاوا ئازانێ بەڕێزمان جەلال هەر ئەوەندەی بە بەرچاوەیە کە بەڕێزمان جەلال مرد ئەو کاتەیە من ئەزانم بەڕێزمان جەلال توانا و هێزی مام جەلال چی بوو لە کوردستان و لە عێراقیشا. بەڵێ کاکارزان سپاس بۆ پەیوەندیەکەت عوسمان لە حاجیاوە فەرموو کاک عوسمان. ئەلو بەڵێ کاک عوسمان گوێمان لێتە فەرمووشی تەوەرەکە دەکەم زۆر سپاس دەکەین. وەڵا من دەمەوێت دووشت باس بکەم. بەڵێ قەتەن بۆ هیوای چاک بوونەوە بۆ جەناب مام جەلال دەخوازم دیارە و هەوێنی ئاشتی وڵاتە دووهەمی شەنەقەتان لەسەر و کەمەندامان دەمەوێت قسەم کە لە هەولێر توندتیژێکی زۆریان بەرامبەر کرا حەقانی کەمەندامان ئاڕێز و تەقدیرێکی زۆریان لێ بژیرێ واقع سەرۆکی حکوومەت لەسەر ئەم کارە قێزەونە داوای لەبردن لە کەمەندامان بکە و بێتە سەر خەت ئەم ئیشەی گلا بکاتەوە چێ متەکانیان بۆ جا بکە چێ ئەوەیە متەکانیان لێ قەباکە ئەو کاری ئەوان کردیان بەڕاستیانی دیکتاتۆریش نەیکردو یانێ هیچ ڕێمە لەو کاری نەکردو دەرەق بە کەمەندامان. سپاس بۆ پەیوەندیەکەت عوسمان لە چوارقڕنەوە فەرموو کاک عوسمان. کاتت باش زۆر سپاس دەکەین کاک عوسمان هەموو کاتێک زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو. هیوادارم هەموو سەرکردەکانمان مام جەلال ببینن کە ڕۆژێکی ئەوانی شاوان دێت نەخۆش من هەرکە یەکێکەوە نابرێت چاو بە ژیانی ئەو میلەتدا بخشێنەوەکە لە حەتی بەنزیخانەیەکی دەیبینیت دەگەی بە سەدان سارە ڕاوەتاوە بۆ سەری بەنزین و جادەوبانەکانمان بە سەدان کەس ڕۆژانە تێیدا دەمرن ئێستاش لەو خاتردا کە مام جەلال تێدەگەی وە زمان ئاوا خەڵک دوعای خێری بۆ دەکات دا هیوادارم تێدەگەی ئەو سەرکردانەی کە ئێستا حاڵیان باشە و وەزیان باشە و نەخۆش نین ژیانی مام جەلال ببینن کە چۆنە و هەمومان بۆ ڕێدا دەڕۆین هەمووشمان دما بە دەمرین جا چاو بە ژیانی ئەو میلەتدا بخشێنەوە و هیچی دەر ئەو دزی و گەندەڵیە نەکەن. بەڵێ سپاس بۆ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە سەرتۆری کۆمەڵاتی فەیسبوک. ڕێباز بەک دەڵێت هیوادارم مامەگیان زۆر باش بێ زوو چاک بێتەوە بگەڕێتەوە ناومان لاوەک بەکر دەڵێت کایە ئەو پێشنیازە بخوێنەوە تکایە با کەناڵەکەتان بەرنامەیەکی هونەری هەبێت و بانگی هونەرمەندان بکات هەر بەرنامەیەکی تریش بێت بەس سیاسی نەبێت دیارە لە ئێستادا کۆمپانیای نالیا سەرقاڵی دامەزراندنی کەناڵی دووهەمی هونەریە کە ویش تایبەتە بە هونەر و لەگەڵ ئەوەشدا بەرنامی بەیانیان بەناوی ڕۆژانەیە نارتی ڕۆژانە بانگشتی هونەرمەندان و کەسانی پسپۆر دەکات لە بوارە جیاجەکانی کۆمەڵایەتی و هەندێک بواری تر دوور لە سیاست. گەشە ئەحمەد دەڵێت هیوادارم وەزارەتی پەروەردە بچێتەوە بە بڕیارەکانیدا دەربارەی دەرەجەی 10 بۆ 12 داخلی نەکات هۆگر هەژار دەڵێت دنیا بۆ خراپ نەبووە هەروەها
شەو بە عوسمان دیسان هیوای خواستووە کە سەرۆکۆمار چاک بێتەوە. سۆز ئەحسان نووسیوێتی با هێندە عەرەب زاڵ و دەستڕۆیشتون نەکرێت لە هەرێم بە تایبەت لە زانکۆکان، هەروە لە فرۆشتن و بەکرێدانی خانوو پێیان نەدرێت و مەرجدا بنرێت تا لە ئایندە کێشەی نەخوازراومان بۆ ساز نەکەن. وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان باوکی ژیار لە بازیانەوە سڵاو لێ بێفەرموو. باش وەڕێزی من زۆر سپاس دەکەین. ئاوکەمی زۆر سپاس. سپاس بۆ تۆش. هیوای تەمە درێژ شابن و بۆ ڕێز مەزۆر لە خوازین. بەڵێ. وەڵای من یەک داواکاری شکمێ. بەڵێ. ئێمە پێشنەکەین لە پشتیوانی دووەم لە هێڵی پێشەوەین لە لەیلانین. بەڕاستی ئێمە ئامادەین خزمەت بە نیشتیمان و خاپانکەین بەرگری لە وڵاتمان بکەین. بە هیچ شێوەیەکەمە درێژی ناکەین لە خزمەتکردن بە وڵاتەکەمان. بەڵام عەقیدێکی بەڕێز و ڕۆژەهات بۆ لای ئێمە ئابرمیحوری و مەنتیقەیە. بەڵێ. بە ئێمەڵێ هێزی پێشمەکە بە ئێمەڵێ ئێوە هەتا پەنی سێگۆشان بێ خەسارە. پرسیاری لێمە کتی ژیانی ئێوە چۆن لەوێ؟ وڵای خوارەکان بۆ شێوەکو پێویست نییە و مەسەڵەن ئێوارەم پێویستوان هەیە وتر باینان خوارەکەمان سادەیە ئەمسانە. قسەیەکی لە ڕۆحی ئێمەیدا هەموو هاوڕێکانم زۆر زۆر بێزارم لە قسەکەی. هەڵبەتە مە هەڵوێستی یەکێتی و مەسەڵەن پارتی حکومەتی هەرێمە هەڵوێست شەخسی خۆیەتی. ئەگەر پێویستکان ناوی عەقیدەت من نییە لەسەر پێ دوای بە تەلەفۆن پێ ناڵم ناوی عەقیدە. بە ئێمەڵێن نییە ئێوە بوون دەبووتان لێ وەکو یەک وایە هەتا پەنیری سێگۆ ساڵە لە ئێوە خەسارە. ئەگەر عەقیدێک بەرپرسێکی عەسکەری ئەمە هەڵوێستی بەرامبەر پێشمەرگە بەڕاستی یعنی ئەمە جێگای داخە. خۆ من شەخسی خۆم ئەو قسە کاریگەری لە من ناکەم. من ئەو چی بڵێ و نێڵێ خۆم ئاوادەم لە پێشەوە بە ژیان و بە خوێن بەرگری لە نیشتوانی خۆمەکەم من. قسەی ئەو کاریگەری بۆ سەر من نییە. بەڵام بەڕاستی عیبە بۆ عەقیدێک هەڵوێستی مەسەڵەن ئامرمیحوری و مەنتیقەیە بێ بڵێ پەنیری سێگۆش لە ئێوە خەسارە. زۆر سپاس بوورە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. ڕێباز لە گەرمیانەوە فەرموو کاک ڕێباز. کاک شوانگیانم کاتە باش براک. زۆر سپاس کاک ڕێباز. کاکەوە دوو سێ جارە پەیوەندیەکە مەرێژم ڕێباز عەلی لە گەرمیانەوە بەس ڕێبازەکەەوە ڕوتێ نووسنمەیە. کاک ڕێباز جیاوازی نییە هەر پەیوەندی بۆ هەیە کە دەبێت تەنها ناوی یەکەم بنووسین. براکیان من پرسیارێکم هەیە. بەڵێ. فەرموو. ئێمە کۆمەڵێک ڕاوچین لە گەرمیان. بەڵێ. بیللا ڕاوی تانجی ئەگەین لە شارە زوور لە دەربەنەوە و دیوە هەتا گێتە هەولێر. بەڵێ. بە هیچ شێوەیەک ڕێگریان لێ ناکەن مەمنوع نییە کێشەی نییە بەڵام لە گەرمیان تێتە ئەم دیوە و ئەگەتە ناو سنووری گەرمیان لە کەلارەوە هەتا کفری بە هەموو شێوەیەک لە ماڵ دەرەچی یەکسەر دارستان هاوبان سەردووە تەنانەت دەچینە مەنەلی و بەلە دروستیش لەو سەرۆتیانوە لە سەیتەرەکەی قەماکرێژن مەمنوعە. بەڵێ. جایتر نازانم بۆ ئەم ئەتاکەی ئەم گۆڕانکاری هەیە لە بینی هەولێر و شارە زوور و گەرمیانە. تەنانەت بەس گەرمیان وایە ئیتر چوویتە ئەو دیوار لە دەربەنەوە ولاوە هەوەسی خۆ ئەتوانی ڕاو بکەیت و کەسیش کێشەی نییە بەڵام وە بێچەک. بەڵێ. ئێمە وەچەک ڕاو ناکەین ئەوانیش وەچەک ڕاو ناکەن بیلاناوە تانجی بەڵام بۆ ئەوان مەمنوع نییە بۆ ئێمە بۆ مەمنوع. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. هەڵمەت لە سلێمانی فەرموو کاک هەڵمەت. ئەم کاتە باش. زۆر سپاس کاک هەڵمەت هەموو کاتێکت. زۆر سپاس دەکەم لەسەر تەوەرەکەی سەر و کۆمار حەزەکەم قسەیە بکەم. من هیوادارم هەموو کردوهای خێری بۆ بکات. بەڕاستی ئەگەر جەنابی مام جەلال نەبێ کورد هیچی پێ ناکرێ و هیچیش نەبووە و داوا لە خەڵکی شەکەم چۆن ساڵەکانی ڕابردوو نەخۆشکەوت هەموو خێری بۆ کرد هەموو خێری بۆ بکا بۆی چاک بێتەوە. زۆر سپاسدانەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. هەردی لە هەولێرەوە فەرموو کاگەردی. باش بەڕێز دەکەم. زۆر سپاس کاگەردی. بەڵێ. باشی. سپاس. کاکە دەربارەی مەوزوعی لەسەر پێشمەرگەی برای بەڕێزم. بەڵێ. کاکە جیاوازی بە هەموو شێوێشەیە لەسەر پێشمەرگەی. تێگەی؟ ئەم نمونەیەک لۆ بیمۆ ئێستا بڕۆن چەندە فەرماندەوەەوە هەنادێگەشتی لە پێشمەرگاتی هەموو کاور و جویستیان ڕوو دەچی ئێستا بە بەڵگە لەلا مادێگەشتی عافتا کاور لەگەڵ سلتیشی لە لای کابرایشم ڕوودەی مقدەمە. پێشمەرگەکانی تریشنان نییە بخوا برای بەڕێزم. ئەوە کەی وەزعە خو دیفاع لەو ملەتەی بکەی بەس پێم نارێ. عنی فەرقی لە ناو پێشمەرگەی بی برای بەڕێزم وەرە بەس پێم برێ ئەگەر فەرقی لە ناو ماری خۆتە بی ئەو مارەیەک ناگری. تێگەی؟ دووەمینیش ئێستا لە زەی شەعرا کابرا هەیە عەرەبە نەقلی کردە لۆ بەسەرە لۆ بەغدا برای بەڕێزم.
کابرا مەجبورە بێت و کوردستان لە کوردستانشی حسابەشی لۆ ناکەن چەندان نەفەرەوەی دەناسم لە نەقری بەس بەیان کردیا لە دەشی عراق و ئێستا وایەتەوە لێرە برای بەڕێزم بێکار و بێکاسبی بە عیلازەشی لەو خەڵکەی بکەن یان برێ کاکە پێشمەرگاتی نییە یانی هیچ کەسەباتێک نییە برای بەڕێزم زۆر زۆر سپاسی بەنامەت سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر فەیسبوک ڕزگار ڕەفیق نووسیەتی ئەو پارێزۆرەی حکوومەت دایناوە بۆ سەری ساڵی زاینی لە هەردوو پارێزگای سلێمانی و هەولێر تەرخانی بکردە بۆ خاوەن پێداویستی تایبەت و نابینایان باشتر نەبوو ڕۆژ هیواجاف نووسیەتی قبولمان نییە بۆ کەس ببێت بۆ ئەو پۆستە مەبەستی پۆستی سەرۆکۆماری عێراقا ڕێبوار هەولێری لە قەزای خەباتەوە دەڵێت من گلەیم لە کەناڵەکەتان هەیە تاوکو ئێستا سەردانی خەباتان نەکردووە لە کێشە و گرفتەکانتان نەکۆڵیوەتەوە وەها شەمس گەردی نووسیەتی قەزای خەبات مرد بەدەست بەڵێندەرە گەندەڵەکانەوە و قایمقامیش بێخەبەرە عیماد لە بازیانەوە فەرموو کاک عیماد ئەم کاتە باش بەڕێز زۆر سپاس کاک عیماد فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێدەم سپاس زۆر سپاس دەکەین وڵا بەڕێزیان لە بازیان ئێمە لە ڕووی کارەبەوە ئەگەر قسە بکەین بەڕاستی کارەباکەمان نیچە دەستخۆشی لەکار لوقمانەکەم کە لە بازیانەوە پەیوەندی کرد مەسەلەکەی وروژان کارەبای بازیان بەڕاستی هەڵی ترافیک لای ئێمە هیچ سوودێکی ناگەینە بە ئێمە هیچ باش نییە ئەمە لە لایەکەوە پرۆژێکمان هەیە لە بازیان پرۆژەی قیتاوکردنەکەی دووسایدی خواردی بازیان ئیسا هەڵدراوە کەسیش نایە بەلایەوە چارەسەری بکە بەڕاستی بۆتە یعنی داخ و نیگەرانی خەڵکی بازیان و داواکاری مەزووتری کار بۆمان چاکرێ بەڕاستی ئەو مقاولەی کاتیشی تیاکرد بۆ ڕێک بۆ ڕۆی ئەوە زۆر بووە بە داخ و بەژارێک بۆ خەڵکی بازیان قیتاوکردنی دووسایدی بازیان لە خوارەوە چەند بەشی کەشە لە بازیان تەنها ئەوە نییە بەجیان هێشتۆ ڕۆشتونە ئایا ئەو مقاولە نازانم تاریخ خوارد و ڕۆی و بەجێ یەش نازانم مەسەڵەکەی چییە داواکارین زوو کات بە زووترین کات سەرۆکمان جەلال چاک بێتەوە بگەڕێتەوە ناوی ئێمە انشاءالله. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت گەشتبین لە سەید سادقەوە فەرموو سڵاو لێبێ. ئێوارە باش بەڕێزم. زۆر سپاس گەشتبین خان ئێوارەت باش فەرموو. سپاس ئێوارە باسی گەشتبین لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی لە هەواڵی بەڕێزمانی ئازیز و خۆشەویستمان باوکی گەورەی کورد بەڕێزمان جەلال هەر لێرەی شەواب دەستەون بە پاڕێنەوە لە خۆی گەورە کە تەمەنی درێژی بۆ ئێمە تەمەنی درێژتر بە بۆ ئێمە بۆی کە خزمەتی میلەتی کوردکردن خزمەتی زیاتر هەر کاتی کوردستان کات بەڕاستی ئێمەڕۆ لە شارەکەی سەیسات زۆر من لێرە بە خۆشحاڵەکەتان ئاڵێم هەموو مامۆستایان و هەموو نوێژکەرانی جمعی سەیسادق ئەمڕۆ دەستەوستا هەمویان پاڕانەوە لە خۆی گەورە بۆ ئەوەی کە ئەمان جەلات تەمەن درێژ بێ بۆ هەمومان بەڕاستی لێرە ئێمە هەموو کێشەیەکی کورد بە تایبەتی هەموو مشکلەیەکی ئێمە تەنها ئەوەیە هەواڵی ئازیز و بەڕێزی خۆشەویستمان جەلال بەلەش ساق و سەلامەتی بگەڕێتەوە ناوبان هیچ پارە و پوڵ و سەرۆت و سامانێک بەلامانەوە درەنگە تەنها تەمە درێژی بە هەواڵ بەڕێزمان جەلالەکەی هیواداریشم لە خۆی گەورە هیوادارم لە خۆی گەورە لە تەمەنی من ئەگەر 80 ساڵ بێت 30 ساڵی تەخەمە سەر هەواڵی بەڕێزمان جەلال و هیوادارم تەمەنی درێژ بێت بۆ هەموو میلەتی کورد بە تایبەتی ئێمە بە ئەوە جوانی بوونی کورد بە ئەوە جوانە هەر لێرەشەوە دەستخۆشتان لێکە بۆ ئەم بەرنامە گەورە کراوەیە کە کراوەتەوە بتوانین هەموومان ڕاستەوە خۆ بە دڵێکی فراوانەوە بتوانین ئاڵمەزا پاڕانەوەکەمان تەنها بۆ هەواڵی بەڕێزمان جەلال بێت من پێ بکەم لە سەرۆت و سامان ئەگەر تەورەیەکمان بۆ شێوەیە لە شوێنێکی خستەخانەیەکە کۆتبێت و بتوانێت نەتوانێت کە لەگەڵ ئێمە گفتوگۆکات بەڕاستی من و کاتانە پێخۆشەکە هەواڵی بەڕێزمان جەلال ببینین لەسەر شاشەی تەلەڤیزیۆن و بەلەشباخی تەندروستێکی باشەوەی بینن هەر لێرەشەوە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی هاوتا لە کەرکووکەوە فەرموو باوکی هاوتا ئەم کاتێت باش برای بەڕێز زۆر سپاس باوکی هاوتا بەڵێ فەرموو وڵای دەڵێ برای بە وڵای من پێشەکی داوا لە خوای گەورەکەم وەکو پێشمەرگەیەکی پارتی کە مەدامی سەنگەرم داوا لە خوای گەورەکەم مام جەلال بە زوودی کات خوا شفای بۆ بێرێ و بگەڕێتەوە ناو هەرێمی کوردستان بەڵێ بەڵام یعنی من بەڕاستی زۆر گلەیم لە خەڵکی کوردستانێ بەعام وەکو کە مەدامێکی سەنگەر کە باوکم شەهیدە براشم شەهیدە خۆشم کەم ئەندامم وەڵڵاهی یەک شتێکم بۆ نەکراوە هیچ گلەییش ناکەم بەڵام خەڵکی هەیە هیچی نەکردو گلەییە کە ئەمە لەلایە بەس داواتان یەکەم کەوا بەرنامەیە داگرن لەسەر ئەو هەموو تاجێکی عێراقی نوری مالکی 20 وەرەقی خواردووە کەس باسی ناکە هیوادارم تەوەرێ لەسەر ئەوە دابەزێنن
مدعو برداني خلق ليلة مدعو برداني كاكا مدعو برداني تشيب كات يعني مدعو برداني كابرا عليه هو نمونا عليه والله نوري مالك دانا يوا كاكا شي داني او ارجعتوا بله نجي الله بشير كاكا كان او راضي نبوايا ايانو بريفتك مدعو فرمو ارجاوينا يو نوري مالك دانا يوا او انا لا ارجعتوا اما توافقه اما لا يا بلان داوا لا خرجي كل سنه كم يعني او نكسب سروكا كان نورين والله كاك شي مكاك مدعو دلال بوي ما وجه واتي كاك نوشيروان اوي كردي اوي هستي كرداتي هبي يكتبات نوري مالكيناكا كهمو تاجي عراقي ديز ورقي خواردوا يكتبات هناك دور سپاس انا كمو داود وديشكم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵند لە سەر و چاوەوە فەرموو کاک بڵند ئەو کاتت باش زۆر سپاس کاک بڵند بەڵێ فەرموو دیارە سڵاوڕزمێ هەم بۆ تایمەدانی NRT وەکو سوپایەکی بێچەگوان بەڵام من دەمێ لە سێ تۆرە قسە بکەم ساڵی 2011 کە ڕابێ شوبات بوو هێزی پێشمەرگە پۆلیسەکان خراببوونە ئامادەباشیەوە لەبەر ئەوەی کێشەکە لە ناوە خۆدا بوو هەم هێزی پێشمەرگە هەم هێزی ناوخۆ مانگانە بە ڕێک مادا قەرەبووی دەکات هادیە باخشیشیان لەدایە بڕی 150 بەس ئایا سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت بۆ ئێستا بەخشیش ناداتە بۆ پێشمەرگەی کە لە ناو قڕولی تێی جەرگا و قەرەتەکە و ئەولادایە بۆ هەنجیم دەدایە ئەگەر عەبدەی شوبات بوو کە کەناڵەکە ئێوەیان سوتان و هەر پێشمەرگەی ئەم وڵاتە بوو کەناڵەکە ئێوەیان سوتان بۆ هەجی قەرەبوو 150,000 هەدیەتدا لەگەڵ موچەکەی ئێستا نەداتی سەبەب چییە لەبەر ئەوەی حکومەتی عێراق بووچەی بڕیوە لەبەرەوەی حکومەتی عێراق نەیاخنەوە بە سەربەستی فرۆشە چیچکە جەندەڵی بکەن هیوادارم هەر سەرکەوتوو بن ئینشاڵڵا مەسئولەکانش بۆ خۆیان دادەچنەوە سپاس هەر سەربەرز زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە کەرکووکەوە فەرموو کاک عەلی ئەلۆ ئێوارە باش کاکشمە ئێوارەت باش کاک عەلی فەرموو سپاس دەکەم دەستپۆشی ئەم بەرنامەی لێ دەکەم زۆر سپاس دەکەین بەڵێ کاکەشوانەمە وەکو پێشمەرگە تەلەفۆن بۆ دەکەم بەڵێ بەڵێ لە گەردی دیوەمەلانی نێمە دیارە هیوادارم دەگمامگا بە پرسان بۆ وەزیری پێشمەرگە سەرۆکی هەرێموازی پێشمەرگە لێرە زۆر ناخۆشە بەڵێ زۆر گرانە دوامان بۆ بە 500,000 نردوسەکەمان بێ بەڕاستی بۆمان دەرنایانی باوەڕ بکە کاکە شوان سەر شەوێک ئێمە لەناو قڕ دەخەوین هیچ بۆ زەمان نەماوە سەرۆکی هەرێم دێت دەڵێ سەردانی پێشمەرگە دەکەم دێ دەڵێ لێرە سەردانی براکەی خۆی دەکەن نایە بوو ڕەبایەکان و سیەکان بزانە وەزری پێشمەرگە چۆنە چۆن نیە باوەڕ بکە ئەگەر وابێ هێزی پێشمەرگە وازە و وازواتی دێنێ ئەو وازواتی پیرۆزە ئەمن وەک پێشمەرگەیەک 15 ساڵ خزمەت باوەڕ بکە کاکەشوان لەو وازمان لەو خزمەتەی خۆم پەشیمانم ئەوانە و یانی هیچ گرنگیەک بە هێزی پێشمەرگە لێدەخوا قبوڵ ناکە بەڵێ بەڵێ هیوادارم دەگمامگا بەلایانی پەیوەنددار بۆ وەزیری پێشمەرگە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەرزان لە کەس نەزانەوە فەرموو کاک بەرزان ئەو کاتە دواش بەخۆم زۆر سپاس کاک بەرزان بەڵێ فەرموو باشی بە ڕۆژەکەم زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامە کە دەیکەم گەلێک سپاس کاک بەرزان یعنی من کوردی ما هەمووی ئەمەتا غاری هەردوو سەرۆکەکان دەدا بەڵێ بۆ باسی سەرۆکە عەرەبەکان ناکە بۆ باسی فرقەی دیزلە ناکە بۆ باسی ئەو زوڵمەی لە کورسکرا ناکە بەڵێ هیوادارم خوا بە گەورەی خۆی شیفای مام جەلال بدەن بەس ئیشەڵڵا هەر کوردێک شعوری هەیە قسە بە سەرۆکەکان ناڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عوسمان لە کەلەکچی السلام عليكم زۆر سپاس کاک عوسمان فەرموو برام پرسیارەکەی یەکەمان لەسەر ئەوەیە داوام پێشمەرگە 14 بە 7 مشکلەی ئێمە پێشمەرگەی زێرەبان 14 بە 7 چەند ساڵە 14 بە 7 داوام دەکەین داوا لە کەناڵەکەم بە دەنگەمی بەرزکەنەوە کە داوامەکەمان چێ بێتە دا بەداهیان 14 بە 14 چێ بیت و گلەی دووەمانش ئەوە لەسەر جادەوبانی کەلەکچی بەڕاستیەوە 2 ساڵە هەمووی خراپ کراوە هیچی چا نەکراوە بۆمان ئەوجا لەڕێک ئەو پرسیارنەوە لەسەر جادەوبانی کەلەکچی باوەڕکە و 2 ساڵە هەموویان تێکدا و هیچیان شا نەکردوتەوە ئەوجا لە ڕێگەی بەرنامەکەتان دەنگمان بدەین بە پەیوەنددارەکان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە هەریرەوە فەرموو باوکی محەممەد
کاتت باش کاتێشوان زۆر سپاس باوکی محەممەد بەڕێزی سپاس دەکەین فەرموو سپاس دەکەم جانێک وەڵا بەنسبەت ئەو تەوەرەی دەمەی لەسەر وەزعی پێشمەرگە ئەو برادرێک پێش ئێستا تەلەفۆنی کرد گوتی باوکم شەهیدە و برام شەهیدە و بەخۆ کەمەندامم ئەوە جێگای تەقدیرە بەنسبەت ئێمە بەڵام ئایا ئەو کەسێک پێویستی بە ژیان نییە برام تۆ گلەی ناکەی خەرک ئازادە خەرک گلەیەکە ئێمە بەڕاستی من وەکو شەخسی خۆم لە ڕادەی فکری خۆمەوە لە هیچ سەرکردەیەک و لە هیچ بەرپرسێکی ئەو کوردستانە خۆم بەکەمتر نەزانم بگرە لەواش باشتر خۆ بە قابلی ژیان نەزانم بەڵێ لەواش زیاتر خۆ بە قابلی ژیان نەزانم یعنی مار و منداری خۆم هیچ جیاوازی نییە لەگەر مار و منداری ئەوان بۆیە کوردستانێکی دەوڵەمەندە ئەو کوردستانیان نییە ئەو پێشمەرگایەتە نییە ساڵانی 36 و 67 کە خەرک بەنانە ڕەقە لە چاوی بەڵام ئێستا ئەو وەختی شانازی بوو بەڵام ئێستا لەو خۆناغی ئێستا پێشمەرگایەتی حەقی خۆتی لە پێش هەموو کەسێک زیاتر ئێتیمانی پێ بدرێ لەبەر ئەوە هەر شتێک لە چوارچێوەی ئەو کوردستانە لە دەرەوەی سووریا کوردستانە ڕوبەڕووی ئەو کوردستانە بێتەوە یەکەم کەس پێشمەرگایەتی دیفاعی لێکە بۆیە ئەو پێشمەرگانە ئێستا لە سەنگەرن لەو ناوچەدا بڕاوانە یعنی هەمووی لە ناو کوڕ و لیتە و بنخیوەت بنخێمە و ئەو شتانە گۆرەفترین ژیانیان هەیە هیچ کوڕە بەرپرسێک بە 500,000 یان بە 400,000 دینار ئەژێ کاکە ئێمە داواکەین بەڕاستی وەزعی پێشمەرگە دا بکرێ پێشمەرگەیە ئەگەر پێشمەرگە نییە حەزبە ناوی ئەنن پێشمەرگە تەنها قسەی زارەکیمان ناوی ئێمە عەمەلمانەوێت بە کوردی عەمەل هیچ کەسێک لەو نییە مساعدە بەسەر یەک کوڕی ئەو کوردستانە بکات لە هەوڵاتێکی کچکە ڕابگرێت تاگە کەس هەر بەرپرسێک لە کوردستانە مانای بەرپرسیارەتی مانای خزمەتکردنی خەڵکە نەک مانای عینەتە تاوکردن و پۆزات بەڵێ باوکی محەممەد بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت باوکی مەردین لە هەولێرەوە فەرموو باوکی مەردین زۆر سپاس باوکی مەردین بەڵێ فەرموو هیوای کە من درێژی لە سەرۆکارەداری دەخوازم کە منش درێژ بەڵێ دەوێت داوای لێبوردن لەو کم ئەندامانەی شاری سلێمانی بکەم کە هاتنە شاری هەولێر دەو دەردایان بردن بەڕاستی کە دیمەنەکانم دەبی لە شاشە تەلەڤیزیۆنەکان بەڕای زۆر زبنتیان دەستا یعنی شایانی وەی نەبوونەوەیان لێ بکرێ بەڕای بەڕای ڕێژ تەقدیریان بگیرێتن لە بەرزترین جیان دابنن بەڕاستی دوێ بەیانەکەی بەخۆم بەلایەن داچم کاتێک لەبەر بارانەکە بن بەڕاستی زۆر زبنتیان دەستان داوای لێبوردنێکی زۆر یاغەکەم بەکو هاوڵاتێکی شاری هەولێر بەڵێ زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت مەولان لە قەڵاتزیە ئەو کاتت باش زۆر سپاس کاک مەولان کاکە جان ئەمن گلەیەکم هەیە بەڵێ فەرموو ئەمن لە 91ەوە پێشمەرگەی پارتی بووم هەتا 2012 پۆلیسیش بووم ئێستا لە لقی 11 فەسڵ کراوە بەبێ ئەوەی بزانم سەبەبەکەی چییە بس ئەوەندە سەبەبەکەی ئەوە بۆ لەگە ئەوڵاوسی باوزێ ئەمن چەکم هەڵگرتووە بەڵێ چاکشوانەی ئەمەی ئەوڵای هەستاوە نەفەرێکیکە لە زێ مندا ناوە بەبێ ئەوە ئاگاداری من بەڵێ ئێستا نۆتەر خێزانم 21 ساڵیشە پێشمەرگەی پارتیم ئێستا دینارێکم لەناو پارتی نییە دەست خۆش بێ زۆر مەمنون زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک محەممەد سەلام دەڵێت دەرەجەی 4 بۆ پۆلی 5 و 6 داخڵە هەروەها ئەبوڕەید گۆران دەڵێت بۆ لە کوردستان کارەبا هاوین دروست دەکرێت و ئاوەڕۆ لە زستانە خەلیل لە خانەقینەوە فەرموو کاک خەلیل کاک خەلیل لە خانەقینەوە ئەم کاتت باش زۆر سپاس کا خەلیل هەموو کاتێکت باش فەرموو سەرەتا دەستخۆشی لە خۆتان و بەرنامەکانەکەن زۆر سپاس دەکەین پێشەکی هیوای تەمەندرێژی بۆ بەڕێز سەرۆکی کۆماری عێراق مام جەلالی خۆشەویست دەخوازم بەڵێ بەڕێزم لەسەر ئەو تەورەی ئەو ئەمڕۆتان سەبارەت بە من وەکو هاوڵاتیەک لە ناوچە دابڕێنراوەکان داواکارم لەو برا پێشمەرگانە لەو برا بەڕێزەکە ئیسە پێشم ئیسە تەلەفۆنی بۆتان کردوتی من پەشیمانم لەو خزمەتە خۆم لێرەوەم من وەکو هاوڵاتیەک لە ناوچە دابڕێنراوەکان پێڵێم هیچ پەشیمانم بۆ تو گەورەترین ئەرکت لەسەر شانە
لێرەوە پێڵێم هیچ پەشیمانمە بەو ئیشەڵا پشت بە خودای گەورە ئێمەش سەر بە خۆی خۆمان ڕاگەیندین ئێمەش شەبینە دەوڵەت و ئیشەڵا ئەو تێکۆش و خزمەتکردنەی ئێوە کوردستانە بەزاح ناچێ لە سایەی خودای گەورە و سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆک مام جەلال و هەموو سەرۆکەکان کردە بە درێژایی مێژوو خزمەتیان کردووە بۆ ئەم گەلە ئیشەڵا پشت بە خودای گەورە ئێمەش داواکاریەکم هەیە بۆ خەڵکی کوردستان بەعام فەرموو خۆتان ڕابگرن ئیشەڵا پشت بە خودای گەورە یعنی چاو لە ئێمەش بکەن ئێمەش وەکو ناوچە دابڕێراوەکان با ئێمەش یەکلاوە بین بکەوینە سەر هەرێمی کوردستان و ئەو کاتەکە سەربەخۆیی خۆمان ڕاگەیان ئەو کاتە هەموو گلەیەک و گازندەیەک و وەکو کەمەندان بێت لە بواری ئەدەبیا بێت لە بواری اجتماعیا بێت لە هەر بوارێکا بێت ئەتوانن گلەی خۆدان لە ڕێگەی هەر کەناڵێکۆ بێت لە ڕێگەی خۆدانەوە بێت لە ڕێگەی هەموو شتێکۆ بێت دوایی ئەتوانین هەر شۆنێک بێت گلەی خۆمان ئاراستەی حکوومەتەکەی خۆمان نەکەین. بەڵێ سپاس کا خەلیل زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی هەژیر لە چوارخوڕنەوە فەرموو باوکی هەژیر. کاشۆ جان سۆری برام زۆر سپاس دەکەین. بەڕێزم پێشەکی هیوای چاکبوونەوە بە بەڕێز مامزێرا لەخواتم. بەڵێ کاکە گیان گلەیەکم لە برادەرانی ئۆپۆزیسیۆن ئێستا لەو بێ کارەباییەی لەو بێ سوتەمەنیەی لەو ئەزمەی بەنزینا وەزیری سامانە سروشتیەکان سەرۆکی حکوومەت بانگێش کراون بۆ پەرلەمان نایەن. ئەو کاتەی دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت بوو زمانیان 20 سانتیم بوو بانگیان کرد لەناو پەرلەمان لە دڵیاندا بوو پێیان وت دەبوایە ئێستاش نێچیر بارزانی سوور بن لەسەری کەمی بەلە پەرلەمانی وەزیری سامانە سروشتیەکان بەرن لەو پێچینەوێکی لێ بکەن سوتەمەنی بۆ نیە کارەبا بۆ نیە مەلەفە وڵات و چین برمان هەمووی نەوتە یان کەمەندان بێتە هەولێر داوای حەقی خۆیەکە لە سلێمانی چەند ڕۆژ بوو لێ بوو کەس لە گوڵ گرانتی پێرەگوتن بە یەک ڕۆژ لە هەولێر حیا و ڕسوایان کردن ئەوەیە ئەخلاق. زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندیەکەت. خالید لە سلێمانیەوە فەرموو کا خالید. ئەم کاتت باش کاکشوان. زۆر سپاس کا خالید. کاکشوامل لەبارەی ئەوینەوە پێش من برادەرە تەلەفۆنی کرد بەڵێ فەرق و جیاوازی زۆر هەیە لە بینی پێشمەرگەکانە. بەڵێ جا ئەلو گوێمان لێتە کا خالید. بەڵێ قەزەی مەسەلەن واستەکاریش واستەکاری لە هەموو شوێنێکە هەیە. بەداخەوە پەیوەندی کاک خالید بشرا ڕێبە سلێمانی نووسیوێتی ئێمە لە گەڕەکی قلیاسانین بەڕاستی زۆر کۆنە قلیاسان بەڵام تا ئێستا هیچ قوتابخانەیەکی دواناوەندی تێدا نییە دەبێت قوتابەکانمان بچن بۆ سەرچنار و شەکرەکە بەڵام ئەم حکوومەتە زۆر کەم تەرخەمە بێجگە لە قوتابخانەی نەخۆش یاخود نەخۆشخانەی تێدا نییە وای نووسیوار وەها خەسرە و هەورامی دەڵێت ئێمە وەک یەکەی پاسەوانی لەق و ناوچەکان ناڕازین بەوەی کە لە کاتی خۆیدا موچەکەمان بۆ نایەت و تا ئێستا موچەی 45 ڕۆژیان لەلایە. بەڕێزان تا سبەینێ هەمیشە لە خۆشیدا بن.